بەڕێزانم کاتتان باش دوجار دوایەوەی کە ئەو پێشمەرگەیە لە شەوە گرفتێکی لەسەر بوو کە لە نێو پزیشکی دادی توێکاری بۆ تەرمەکەی ناکرێت، بەڵام دوجار ئێمە لە بەیانەوە لێرین کە سوکارەکەی دەڵێن ئێستا توێکاری بۆ تەرمەکەی کراوە و کەمێکی دیکە ڕادەسی کە سوکارەکەی دەکرێت و مەراسیمەکانی دواتر بەڕێوە دەچێت. دەبرێت ئەمڕۆ بە خاک دەسپێرێت دوا بڕیارە لە گەڕەکی بەکرەجۆ لە یەکێک لەو بەڵێ باشە با وردەکارەکەی لە ڕێگەی براکەی وەربگرین بزانین وردەکارەکەی چۆن بووە. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ هەمووتان، ماڵتان ئاوا بێ. فەرموو کاکێ. زۆر سپاس بۆ هەمووتان، ماڵتان ئاوا بێ، خوا لە کەسانی کەمتان نەگا. براکەم دوو جار کوڕی حکومەتە کە من جارێک کوڕی حکومەت بم. براکەم پێشمەرگە بووە. براکەم مەم دەقەیە چاوەڕێی حکومەتم، کێشەکانم بۆ حەلکە. براکەم شەشکەنجە بە گیانیەوەیەتی و هیوادارم حکومەت بێتە سەر خەت، گەورەکانیم وڵاتە بێنە سەر خەت و راپۆرتەکەیتان وەرگرتەوە؟ راپۆرتەکەی حەقی نیشانەی ئەشکەنجەدانەکەی لە پێوەیەتی هێشتان ساق بێ، ماڵتان ئاوا بێ. هیچ نیشانەیەکی ئەشکەنجەدانی پێوەیە؟ نیشانەی پێوەیە و ماڵتان ئاوا بێ، خوا لە برادی کەمتان نەکە. ئەشکەنجەی کوێیان داوە؟ ناڕوونیەک دەبینن لەو ئینشاڵڵا حکومەت خۆی کەیسەکەمان بۆ بەلای خاو ناڵی خوێنی براکەمە بە فیڕۆ. ماڵتان ئاوا بێ. بەڵێ ئەوەی کە گوێتان لێ بوو ئەوە گوتەی براکەی بوو، دیارە دۆخیان خراپە بەڕاستی. بازەوە دەکەن کە نیشانەی ئەشکەنجەدان بە تەرمی شەیدەکە با بڵێم پێشمەرگەکەی برایانەوە هەیە، دۆخی خۆشی تەواو نییە. بینیتان لە دیمەنەکانە نەیتوانی قسەی زیاتر بکە، بەڵام ئەوەی کە پێداگری کرد ئەوەی ژەختی کردەوە کە حکوومەت و لایەنی پەیوەندیدار لەسەر ئەم کەیسە لەسەر ئەم قەزەیە بێتە سەرخەت، چونکە وا دەگوترا کە ئەم پێشمەرگەیە خۆی خنکانووە لە نێو یەکێک لە زیندانەکانی با بڵێن کە دەست بەسە کراوە لە هەولێر، لەوێ خۆی خنکانووە. تەوان ئەم پێشمەرگەیە بە قسەی کە سوکارەکەی بە گوتەی برای دایکی خێزانی بازەوە دەکەن کە 2 مانگ و 7 ڕۆژە بە مەبەستی ڕایکردنی مامەڵەیەکی حکومی چۆتە هەولێر، دواتر لەوێ دەستگیر کراوە. لە دوایەوە دوایم 2 مانگ و 7 مانگە ببورن، دوایم 2 مانگ و 7 ڕۆژە چەند جارێک پەیوەندی لەگە کە سوکارەکەی کردووە، بەڵام خێزانەکەی گوتی ئەو کاتانی کە پەیوەندیم دەکرد لەگەڵ هاوسەرەکەم تەنها ئەوەی دەگوت ئەیوت تکایە ئاگاد لە خۆت و منداڵەکان بێت، هیچی دیکە نەیەتوانی قسە بکە. بە گوتەی خێزانەکەی باسی لەوە کرد کە وا پێشبینیان کردووە کە کەسێک چاودێری تەلەفۆنەکەی بکە، کەسێک لە پاڵیا بێت نەهێڵێ قسەی زیاتر بکە، تەنها قسەی هاوژینەکەی قسەی هاوسەرەکەی ئەوە بووە پێیوتووە بە خێزانەکەی تکایە ئاگاد لە خۆت بێ، ئاگاد لە منداڵەکان بێت. طبعا ئەم قسانە وەکو باسم کرد ئەمە شەو من لەگەڵ خێزانەکەی قسەم کرد، ئەو جەختی لەوە کردەوتی پرسیاریەوەم لێ کرد کە بۆچی ئێوە یانی بە درێژایی ئەم ماوەیە نەتانتوانیوە قسەی لەگەڵ بکەن چۆن بووە. ئەو گوتی تەنها چەند خولەکێک توانیومە بە درێژایی ئەم 2 مانگ و 7 ڕۆژە قسەی لەگەڵ بکەم. ئەو تەلەفۆنانەی کە کراوە تەنها پێی گوتوم تکایە ئاگاد لە خۆت بێ، ئاگاد لە مناڵەکان بێت. هەر ئەوە نەبووە. دوجار گوتی ئێمە دوێنێک کە ئاگادار کراوینەتەوە کە وتوانە وەرن بۆ هەولێر، واتە سەوریان کردووە، پێشبینیان کردووە کە بچن باڵێن بۆ مواجهی هاوسەرەکەی، بەڵام دواتر دەرکەوتووە لەوێ لە ئاسایشی هەولێر پێیان گوتون کە کوڕەکەتان خۆی خنکانووە لە سجنا، بۆیە ئەمان گومانیان هەبوو لەم قسانە. ئەڵبەت ئەم چیرۆکانی کە ئەم قسانی کەم باسی یەکەم ئەمە هەمووی قسەی خانەوادەی خێزانی براکەی باوکی ژنێکی دیکە بووە کە ئەو باڵێن تا ڕادەیەک تەمەنێکی هەیە و باسی لەوە کرد کە ئەو لە تەمەنی 7 مانگەوە ئەم پێشمەرگەی بەخێو کردووە. پێشمەرگەکە ناوی حاجی ئاسۆیە، بە گوتەی ئەو کەسانەی با بڵێن کە ناسیا و یان خزمی ئەم خانەوادەیەن دەگوتێت هەتا ئێستا هیچ گرفتێکیان بۆ هیچ کەس و لایەنێک نەبووە، تەنها ئەوە بووە ئێساوە لە دیمەنەکانە دەبینن ساتی بەڕێکردنێتی لە پزیشکی دادی بۆ یەکێک لە گۆڕستانەکانی شاری سێمانی، دوایەوەی کە
لێرە بەڕێ دەکرێت بۆ گۆڕستانە دواتر مەراسی ماینەکانی دیکە بەڕێوە دەچن ئەمانە هەمووی کەس و کار و خانەوادە و برا و خێزانی ئەو پێشمەرگەیەن بە ناوی حاجی ئاسۆ وەکو خۆیان باسییان کرد دوای 2 مانگ و 7 ڕۆژ دوێنێ تەلەفۆنیان بۆ کردوون گوتویان وەرن تەرمی کوڕەکەتان بەرنەوە بە ژێرەی باڵێن قسەی خانەوادەکەی پێیان گوتون کە ئەم خۆی لە سژنا خۆی خنکاندووە ساتی بەڕێکردنێتی لە پزیشکی دادی بۆ یەکێک لە گۆڕستانەکانی شاری سەیمانی وا بڕیارە لە گۆڕستانی بەکرەجۆ لەوێ بە خاک بسپێرێت ئەمە دوای زانیاری بوو لەسەر تەرمی ئەو پێشمەرگەیە وەکو لە دیمەنەکانە بینیتان ئێستا تەرمەکەی بەڕێکرا بۆ یەکێک لە فەرمو بۆ یەکێک لە گۆڕستانەکانی شاری سەیمانی وا بڕیارە ئیتر ئەمڕۆ پرۆسەی باڵێ مەراسیمی بە خاکسپاردنی بۆ بکرێت دواتر مەراسی ماینەکانی دیکە بەڕێوە دەچێت ئەمە کۆی گشتی زانیاریەکان بوو لەسەر ئەو پێشمەرگەیی کە بە گوتەی کەس و کارەکەی لە دوای 2 مانگ و 7 ڕۆژ دوێنێ ئاگاداریان کردوونەتەوە کە ئەو پێشمەرگەیە لە شاری هەولێر لە زیندانیەکی شاری هەولێر لەوێ خۆی خنکانووە و خانەوادەکەیان ئاگادار کردوێتەوە کە بێن تەرمی کوڕەکەیان بەرنەوە ئەم شەو کەسوکارەکەی گوتیان لێرە توێکاری بۆ ناکرێ بەڵام دواتر بە ئەمڕۆ توێکاری بۆ کرا لە پزیشکی دادیش براکەی گوتی شوێنی ئەشکەنجەدان بە جەسەی براکەمانەوە دیار بوو بینیتان لە دیمەنەکانە تەرمەکەی لە پزیشکی دادی بەڕێکرا بۆ یەکێک لە گۆڕستانەکانی شاری سەیمانی و دواتر مەراسی ماینەکانی دیکە بەڕێوە دەچێت